کاگەژی چۆنی؟ دەرچاوم براکەم باشی؟ سپاس دەکەم بە قوربان بەڕێزیت. سپاست دەکەم کاگەژیم، سپاس دەکەم کە تەلەفۆنت کرد. پرسیارێکم هەبوو وەڵڵا. بەڵێ با بەبێ فرتوفێر و ئەوە بە هیواشم تەلەفۆنەکە دانەخەی. من ناوم قادر نادرا. بەڵێ هەندە پرسیاریم هەیە بە هیوا مەڵاممان بدەی و بۆ خۆشت دەبینی ئەمە ینی گفتوگۆ دەکەین بە ڕێزیشت کارکتەرشی گەورەی سیاسی و ئەمنی هەرێم بووی، کۆمەڵێک دۆسیە لەسەر جوڵاوە. بە هیوا مەڵاممان بدەیتەوە تو گفتوگۆ بکەین، تو ڕێی خۆت دەستبینی بە ڕێزەوە گفتوگۆمان کردی و دەکەین لەگەڵ بە ڕێزیشت. بەس پرسیارمان هەیە. کە تۆڵی پرسیارمان ئێمە بزت کێ چاوەکەم؟ پرسیارم لە تو هەیە، دەست پێ بکەم بە پرسیار. بەڕێزت ناناستم بەڕێزت خۆت. من ناوم قادر نادرا، لە وڵاتی سوید دەژیم، ڕۆژنامە نووس و چالاکوانم. هەندە پرسیارم هەیە. کاک ئەژی بەڕێزت تۆمەتبار دەکرێت بە کوشتنی ئەوە مرادکانی کوردە. تۆ چ کۆمنتارەکەت هەیە لەسەر ئەوەی؟ کاکە جا من ئەوە مەوزوع ئەسڵ ئەساسینە لە ئەوەڵ تاخیری و کاتەی مەحەدیت ڕووداو ناسن لە وڵاتی نەبوو. ئەس بەر حاڵێسە من بگەختەوە منێ میوانم هەیە ئینشەڵا لە مەجاڵێک ترا قسەکە لەگەڵ برای خۆمەکەم. بەس کاگەژی من ئەزانم وەرد ناگرمەوە. مشکلە ئەوە نییە تو لەوێن دەرنەبووی، مشکلە ئەوەیە ئەتو بڕیاردەر بووی لەسەر ئەوەی و ئەتو بەرپرسی ئەمنی بووی، یعنی بکوژەکان چێن، هێزەکە چیە؟ کاکە تۆ پیاکی خوێنەواری بڕیاردەر بڕیار چۆن وادرێ محکەمە بڕیاری بڕێرەدا دەستگاکان دەستگای تەنفیزین. بەڵێ وایە. بەس ئێوە زانیاریتان هەبووە وایە نەکاک ئەژی؟ چی کاکە؟ زانیاریتان هەسا ئەو کەیسە هەبووە وایە نا؟ یعنی معقول نییە دەستگای زانیاری لەسەر ئەو تیرۆرە گەورە نەبێت کە چۆن بووە چۆن نەبووە، بە تایبەتی هەموو تیرەکان ڕوو لە تووە کاک ئەژی. کاکە جا من ئێستا کاتی قسەکردنم نییە ئەگەر بکرێ کاتی خۆم تەلەفۆنە بۆکەم وەگەر ئەمە ڕەقەمی خۆتە کاتێک تەلەفۆنە بۆکەم. با ڕێک بکەوین لەسەر کاتێک کاک ئەژی، چکە و دەنگەش تۆمارە، با ڕێک بکەوین لەسەر کاتێک بەسەر ئەو چاوەی کەی ویست بکە. بەس با ڕێک بکەوین کاتێک بێت. بەڵێ؟